سڵاوتان لەبێت و جارێکی دیکە لە پەراوێزی فیستیڤاڵی گەلاوێژەوە ئەم کاتتان باش. میوانێکی دیکەم هەیە، ئەم جارە میوانەکەم یەکێک لە سەرکردە سیاسیەکانی باشووری کوردستانە. دەمەوێت لە چەند خولەکێکدا گفتوگۆیەکی گەرم لەبارەی ئەو دۆخە سیاسیی کە ئێستا لە باشووری کوردستان هاتۆتە ئاراوە قسە بکەم. هەروەها دەمەوێت بۆچوونی بەڕێزیان لەبارەی ئەو مشتومڕانەی کە لەبارەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانەوە هەیە بزانم. بەڕێز دکتۆر کاوە محمود سکرتێری حیزبی شیوعی کوردستان، سڵاوت لەبێت کاوە کاتت باش. تۆ کە یەکێک بووی لە ئامادەبوانی فیستیڤاڵی گەلاوێژ، بۆ پرسیاری گشتێ دەست پێ بکەم. بەشێکی زۆر لە سەرکردە سیاسیەکان بۆ لێرە بوون و بەشێکیان پایانی سیاسیان هەن. دۆخی باشووری کوردستان داوای سیاسیەوە ئێستا چۆنە؟ پەیوەندی هێز و لایەنە سیاسیەکان چۆن دەبینیت؟ بەگشتی دۆخ سیاسی نێوان لایەنە سیاسیەکان سەقامگیر نییە و بەتابەتی لەناو خودی ئیتلافی حکومڕانە سەقامگیر نییە و ئەمەش کاری کردوتە سەر ڕەوشی جەماوەر و جگە لەوە دیسانەوە هەندێک بابەت دێتە پێشەوە کە بابەتی گرنگن، بەڵام بە عەقڵیەتی بڵێن پرۆپاگەندەی سیاسی مامەڵەی لەگەڵەکەن. لە ڕاستیدا ڕۆژەکە ئەوە دەخوازێ کە تێکڕای لایەنە سیاسیەکان بیر لە هەندێک شی گشتی بکەنەوە چ لەوانە بابەتی دەستورە کە چەند من پرسیارم هەیە لەبارەی دەستورەوە. بزانم ئێستا ئەو مشتومڕە توندەی کە لەسەر ئاستی ڕاگەیاندن و لەسەر ئاستی کادر و ئەندامانی هێز و لایەنە سیاسیەکان لەبارەی نووسینەوەی دەستورەوە دروست بووە. بەڕاست ئەو مشتومڕە توندە لە خوارەوە لە پشت کامێراکانەوە لە پشت ڕاگەیاندنەوە ئەم مشتومڕە هەر هەیە؟ ئەوەی خەڵک کە دەیبینێ پەیوەندی بە کامێرەکانەوە هەیە، ئەوەی کە دەیبینێ ئەو لایەنە سیاسیانە کە گفتوگۆکە سەبارەت بەم بابەتە چۆن قسە لەم مەسەلەی دەکەن و چۆن لەوانەیە تووشی شۆشێ بن کە مەسەلەن بۆ نمونەکەی جویان لەو دیدارە سیاسی یەکەم بوو لەو کۆنفرانسێکە بەسرا لە هەولێر لەگەڵ بەشێک لەو لایەنە سیاسیانە کە لەوانەیە کە بینەر ئەوە ببینێ ئەگاتەوە قەناعەتەی کە بەم عەقڵیەتە ئەمانە دەستوریان ناوێت. من پێم وایە سیاسێک وەکو سەرکردێکی سیاسی بێت وایە لە پشتیشەوە هەمان بیر و بۆچوون و ئاراستە هەیە. لە ڕاستی ئەوە پەیوەندی هەندێکی پەیوەندی بە ئەو پەیوەندیانەی کە هەیە دەبەنی لایەنێک و دوو لایەنی تر ئەوانە، بەڵام دەمێنێتەوە ئەم بابەتە بە نسبەت ئێمەوە بابەتێکی تێکۆشەلانەیە. ئەمە پێمە وایە کوردستان پێویستی بە دەستورە، پێویستی بە دەستورێکی مەدەنی دیموکراتی. دۆخی سیاسی هەرێمی کوردستان بۆ گورە لە ئێستاە لەبارە بۆ نووسینەوەی دەستور بێگومان بەتابەت پەیوەندی بێگومان ئەوە لەسەوە ڕاوەستێ کە تۆ چۆن میکانیزمێک دۆزیتەوە. بۆ نمونە تۆ تەماشاکە دەستورێک لە عێراق نووسرا لە ساڵی 2005 ڕاستە ئەمریکیەکان دەستیان تا بوو لە نووسین و ئەگەر ئێرانەکان، بەڵام لە ڕۆژێکی نەهەموار دووەر نەهەموارە دەستوریان نووسی. ئەگەر هیچ بەراورد نییە لە بینی نێنێوان ڕۆژی ئێرسای کوردستان لەگەڵ ڕۆژی ئەو کاتەی عێراقەوە. لەبەرەوە ئەم کاتە زۆر لەبارە دوا کەوتوین لە نووسینەوەی دەستوروانە. دەبێنێتەوە چۆن ڕێگایەک ئەگرینە بەر بۆ دۆزینەوەی میکانیزمێک، ئەو میکانیزمە دەتوانێت ئەو ناکۆچانەی کە هەیە بتوانن چارەسەر بکرێت و پێشم وایە دەکرێت ئەو ناکۆچانە کۆ بکرێتەوە لە سنخاڵێکی دیاریکراودا، بەڵام دەبێنێتەوە ئەو عەقڵەتەی پێشتر کە مامەڵەی لەگەڵ دەستور کردە تا ئێستا بە هەمان عەقڵێت دایەنە سیاسیەکان مامەڵاکەن و وەکو بەشێک لە پرۆپاگەندەی هەڵبژاردن وەکو سەرکردەی هێزێکی ئەلمانی پێتان وایە کە ئاراستەی نووسینەوەی دەستور بە ئاراستەیەکی ئەلمانی دەبێت یاخود بە ئاراستەیەکی پێچەوانە وەکەوەی کە بەشێک لە هێز و لایەنە سیاسی ئیسلامیەکان داوایەکەن؟ بەڵێ بەشێک لە هێزە ئیسلامی سیاسیەکان باسی ئەوەکەن کە ئەم دەستورە ئەبێ وەکو دەستوری عێراق بێ، بەتابەتی مادەی دوو لە دەستوری عێراق باسی سەرچاوەکانی تەشریعەکە یاسادانانەکە لە عێراقدا. من پێم وایە خودی ئەو مادەی دوو یەکێکە لە مادانی گرفتی دروست کردووە بۆ یاسادانان لە عێراق داوانە و ناکرێ ئێمە بە هەمان شێوە ئەو هەڵانەی کە کراوە لە دەستوری عێراقدا کە زەمینەیەکی دروست کردووە بۆ لێکدانەوەی جیاواز بێت تێڕوانینی جیاواز
هەمان ئەو ناکۆچیانە ئەو ئیشکالیاتانە ئەو گرفتانە ئێمە بگوازینەوە بە دەستوری هەرێمی کوردستان ئەگەر یامەتی بێت خۆی ڕاستە لە دەستوری عێراقدا مادەی 120 دەستوری عێراقدا باسی ئەوە ئەکا کە هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە دەستوریە بێ بەڵام بە مەرجێک نەگونجاو نەبێ بەکو نەسەن کەلیمەی متعارض بەکارێنێ من پێم وایە ئەگەر لە کوردستانە دەستورێکی مەدەنی هەبێ دەستورێکی سکولار هەبێ دەستورێک هەبێ ڕست لە هەموو ئاینەکانیش بگرێ من پێم وانێ ئەمە متعارضە یان ناکۆکە لەگە دەستوری عێراقداوە مادەی 2 لە دەستوری عێراق لەبەرەوە من پێم وایە بێ بیر بکرێتەوە بە چ میکانیزمێک ئەو لیژنەیە کە دەستورە نووسێتەوە دەتوانێت ئیشەکان با بەڕێوە دەتوانێت بابەتەکان چارەسەر بکە و هەر بابەتێک من ئێمە لەگەڵ ئەوەدانی هیچ دانێکی سیاسی مافی بیتۆیە بێ کە مافی بیتۆ عینی ڕێگرتن لە دانانی دەستور من پێم وایە بێ ئەو لیژنەیە کە بتوانێت هەنگایی باش بنێ دەستاواژەکان یان داڕشتنەکان لە یەکتری نزیک کاتەوە و ئەگەر دەستەواژەیە یان داڕشتنێک دوو ڕێی ناکۆچی هەبێ من پێم وایە ئەوش دەتوانێت لە خەڵکی بپرسێ ئێمە لە سەرەتاوە نەگەێستا ئێمە لە سەرەتاوە کاتی نووسینەوەی یەکەم جاری دەستور و دوایەوەی ڕەشنووسی دۆمە کات دوایەوەی کە بستیان بیگەڕێنەوە بۆ پەرلەمان ئێمە ئەو کاتە باسی ئەوەمان کرد ئەگەر من لە کۆبوونەوەیکی گەورەی پەرلەمانە باسی ئەوە بکرد ئەو خەتە بەڕێزکەمان کرد و چی سەرۆکی پەرلەمان بوو کە ئەو بابەتەی کە ململایە و ناکۆچی دەسەرە ئەتوانن دوو دەستەواژە هەبێ ئەو دوو دەستەواژەیان ئەو دوو داڕشتنە هەموو ئەو بیرروبۆچوونە کۆکاتەوە کە خەڵکەکە یەکلای کاتەوە ئەگەر لایەنە سیاسەکان یان ئەو دیژنەیە یەکلای ناکاتەوە وانە ئەم جۆرە لە نووسین لە ناو دەستوردا وەکو بۆ بەساسی نووسینی ڕستە و دەستەواژە ناکۆچی دروست بکات یاخود تەفسیری مەتاتی بۆ نەخێر لە هیچ کاتێکە پێم وایە تۆ ئەتوانی بگەیتە دەقێک ئەو دەقێکی مەتاتی نەبێ ینی بەڵام دەقێک بێ کە بتوانێت کۆکراوە بێ فەرقێ لە نێوان دەقێک کە بە شێوازی جۆراجۆر لێگە دەرێتەوەکەوەی لە دەستوری عێراقەیە جیاوازی هەیە لەگەڵ دەقێکی کە ئەو دەقا کە توانای ئەوەی هەیە کە زۆربەی لایەنە سیاسەکەیان زۆربەی خەڵکە لەگەڵی کۆک بن لە هەموو گرنگترەوەیە نابێت هیچ شتانێکی سیاسی بە دەربێ وەلا بڕنێ لە نووسینەوەی دەستور و جگەلەوە کەسانی ئەکادیمی و سندیکاکان و کۆڵەنگەی مەدەنی لە هەمووی گرنگتر ژنان ئەبێ ژنان بوونێکی تەوانە هەبێت لە دەژنەی نووسینەوەی دەستور لەماوەی ڕابردوودا کۆمەڵێک کار و چالاکیتان هەبوو بۆ دروستکردنی فشار لەسەر لیژنەی نووسینەوەی دەستور تەنانیت هەڵمەتی واژ و کۆکردنەوەتان کرد ئەو کار و چالاکیانە هەڵمەتانە گەیشت بە چی تا چەند کاریگەری لەسەر نووسینەوەی ڕەشنووسی دەستور دەبێت لە ئایندا ئێمە وەکو حیزب لە هەر لە سەرەتاوە ئەگەر بگەڕێتەوە بۆ سەروتاری ڕۆژنامەکەمان لە سەرەتای ئەم ساڵەوە چەندین جار وتارمان بڵاو کردەوە جەختمان لەوە کردەوە کە حکوومەت و پەرلەمانی کوردستان کەم تەرخەمە لەوەی کە مەسەلەی دەستور داخاتەوە ناو بابەتی باس کە بە بابەتێکوانە و لە هەمان لە کاتێکدا کە پەرلەمان ئەم بابەتەی هێنایە پێشەوە بە سەرۆکاتی هەرێمیش ئاگادار بوو لەو حاڵەتە داوای ڕای کرد لە لایەنە سیاسەکان ئێمە یەکەمین لایەنی سیاسی بووین کە توانیمان ڕای دێژنێکی هاو بەشی چەپی کوردستان کە بریتە لە حزبی شوڕی کوردستان و حزبی زەحمەتکێشانی کوردستان و بزوتنەوەی دموکراتیگەری کوردستان توانیمان کە دوو خاڵ پێشکەش بکەین بە پەرلەمان خاڵ یەکەم میکانیزمی کارکردنی ئەو دیژنەیە خاڵی دووەم ئەو پرسپە گشتیانەی کە ئەبێ لەو دەستورا هەبێ کە نزیکەی سی پرنسپە ئێمە ئاماژەمان پێ کردووە ڕاشکاوی پێم بڵێ ئێوە ئەمە هەڵبەتەمەوە بوو دو پرسیار وەرگویست ماستە ئێوە وەکو حیزبێکی سیکۆلار دەتانەوێت دەستورێکی سیکۆلار هەبێت یاخود دەستورێکی هاوسەنگ هەبێت ئێمە هەوڵە دەستوری سیکۆلار دەستوری هاوسەنگە دەستوری چۆن دەستورێکی سیکۆلار هاوسەنگە ئەمێ ئەوم لە کاتێکان بەدڵنیاییەوە بەشێک لە هێز و لایەنە سیاسی ئیسلامیەکان ڕەتی ئەەکەن ئەخر لەوەدا هاوسەنگە چونکە دەوڵەت خۆی دەوڵەت هاوڵاتی ئاینیە دەوڵەت دینی نییە
دەوڵەت کەسایەتێکی معنەویە ناتوانانی بڵێ ئەم دەوڵەتە ئیسلامیە مەسیحیە ئەمە ئەگەر یامەتێ بێت من پێم وایە دەستوری سکولار دەستوری هاوسەنگە دەغێری ئەوەدا هەر دەستورێک بێ هاوسەنگ نییە و ئەوەی کە هاتووە ئەو دەستورە سکولارەیان ئەو دەستورە هاوسەنگە سکولارە مەدەنیە هاوسەنگە ما بە هەموو ئاینەکانەدا ئاینێک دەسەر و ئاینێکی تر دانانێوانە و مساواتێت و هاوڵاتی بوون خۆی لەوە دابینێتەوە. بەڕێز دکتۆر کاو محمود سکرتێری حیزبی شیوعی کوردستان سوپاس بۆ دەرفەتە سەرچاوە بینانی بەڕێز ئێوەش شەڕ بن کاتێکی خۆش هاتن. سەرچاوە.